بخير بي يا أخوة بخير بي مقصود بخير بي مدهكيون بخير بي زوج بيون بي قربك الشبع شوكر ئێمە ئەمڕۆ لێرەین لەبەرەوەی کە ڕایەگەێنین کە تاوانبارەکانی کە شەهید محەممەدیان شەهید کرد گیراون و واجبی خۆمانە بەهیمەتی ئاسایش دوای فترەیەکی زۆر دوای ماندووبوونێکی زۆر ئەوانە گیران و تەسلیمی دادگاکرێن ئێمە بەڵێنمان پێدان کە ناوەستین تا ئەگیرن ناوەستین تا ئەگیرن چۆنی بردووەتە سەر ئێوەش ئاوا بەڵێنی خۆتاورۆتە سەر بەڵێنی تریشتانە دەینێ مام حاجی بەڵێنی تریشتانە دەینێ ئەمە تەسلیمی دادگا ئەکرێ و نائڵین یەک کەس هیچ کەسێک تەدەخلی ئەم پرۆسەیە بکات تەسلیمی محکەمە ئەکرێت و ئیشەڵڵا شۆخان خان نانە واستە و شتیوان نێ واستە و شتیوان نابێ مام حاجی واستە و شتیوان نابێ ئیشەڵڵا ئێوەش هەمووتان پشتیوانی یەکتریە بن ئاگایەکتان لە شۆخان خانە بێ ئەو دوو مناڵە جوانە بە سەربەرزی گەورە ئەبن ئەزانن کە باوکیان مرد بوو و لە پێناوی جێبەجێکردنی قانون شەهید بووە.